ئەی وەتەن مەحرومی گەشتی گوڵشەن و سەیرانتم، مردووی دەستی غەریبی و بێکەسی لاوانتم. خواردنم ژەهراوە خۆراکم غەمە بەرگم پەڵاس، بۆیە دایم وا خەریکی شیوەنی هیجرانتم. خوێن لە چاوم دێ لە باتی ئەشکی حەسرەت دایمە، چونکە هەر جارێ دەبینم دیلی دەست دوونانتم. سەیری گوڵزارت دەکەم هەرچەند مەتاعی دوژمنە، خۆم لە قوڕ هەڵنێم کەمە جا قۆچەکەی قوربانتم. کەی دەزانێ لاوی من جوغرافیا و تاریخی کورد، ڕۆژ و شەو مەشغوڵی حرفی زیکری یا کوردانتم. کوردە تاکەی بێکەسی هەڵسە کە عەسری بیستەمە، ئەی بە قوربانی سوپاهی ئاری و بابانتم. ڕەهبەرە مردم وەسیەت بێ لە باتی شین و زار، بمبەنە سەرگردی سەیوان لاوی کورد حەیرانتم. دەم خۆش کاک حەمیدجان. سوپاس خەندەخان. ئازیزانم سڵاو، خۆشحاڵم لە دیمانێکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شاد دەبینەوە. باسی ئەمڕۆمان باسی شاعیر ڕەهبەرە. میوانەکانی ئەمڕۆم مامۆستا محەممەد زیاد تەهایە کە کوڕی شاعیرەکە بەخێربێ مامۆستاگیان. بەخێربێ مامۆستا. لەگەڵ کاک باوان بە ئامێرینەی بەخێربێ. بەخێربێ. مامۆستاگیان، ئەمەوێ پێمان بڵێ ڕەهبەر کێیە و ژیانی چۆن بووە و چۆن چۆتە دنیای ئەدەبەوە؟ سەرەتا لەدایکبوونی ڕەهبەر لە 1930 لەدایک بووە لە گەڕشی مام قاسم لە کەرکووک. چۆتە ناو دنیای ئەدەبەوە دوای ئەوەی کە بە فەقیەتی گەڕاوە با بڵێ بۆ خوێن و بۆ خوێنی سەردەمی ئەو کاتە هەر ئەوە هەبووە. ئیتر تەبعاً تووشی شاعیر بووە، تووشی شعری کلاسیکی باو بووە لە ناو ئەو سەردەمەی با بڵێ خوێنی فەقیەتی و مەلا و لە ناو مەلاکانە بە تایبەت. ئیتر ئینسانە و حەزی لە ئەو مەزالە کرد و مامۆستاجان، ئەی کاریگەری بنەماڵەکەی کە خۆیان بنەماڵی شێخان و لە دوو تەرەفیشەوە لە لای دایک و باوکیشەوە دوو بنەماڵی بەناوبان و خاوەن معریفە و خوێنەواری کەرکووک بوون. ئەتوانم بڵێم کاریگەری نەبووە بنەماڵەکەی، چووکو یەکەم خوێنەواریان هەبووە بەڵام شاعیریان نەبووە. دووهەم زمانی کوردی لە لای ئەوان کەمتر باو بووە مەگەر قسەیان پێکرد بێت تەنیا. ئەجینا نووسین و با بڵێ خوێندنەوەیان یا تورکی بووە یا فارسی بووە یا عەرەبی بووە. من ئەفوو مەبەستم یەک شتە، چونکە ئەوەی کە ئێوە لە ژیان نامە سەیرەکەین ئەوەیە کە ئەم هەر لە تەمەنێکی بچووشی بناڵیەوە دایک و باوکی نەماوە. بەڵێ دایک و باوکی وەک نەماوە زۆر ئۆقرەی نەگرتووە لە لای کەس و کاریش. یعنی کە ئینسانی دایک و باوکی نەما بەڕاستی سیرەکەی تاوێ لای مامەکەی بووە، مامەکەی یا بێزار بووە لێی یا لەگەڵیان نەگونجاوە، چووکو ئەو عەتف و حەنانی دایک و باوکی نییە. ئەوە تەرە بووە چۆتە لای باپیرەی باوکی دایکیشی یعنی ئەوەنە زۆر ئێحتیمامی نەداوەتێ وەکو ئەوەی کە با بڵێ ینی هەتیوەکە و بە خێوەکەن ئاوە. دیارە ئەمە لە شعرەکانیشیدا ڕەنگی داوەتەوە. بڵێ بێژگەلەوە سەرگوزەشەیەکی خۆشی هەیە لە سەرەتای با بڵێ فامکردنیەوە باسیەکە هەتاوەکو ساڵی 1939 کە بووە بە معەلیم لە منتیقەی سەنگەسەر لە. بەڵێ مامۆستاگیان، من ئەمەوێ دەستخۆشی لە بوێری ئێوە بکەم، چونکە بەڕاستی ئەوەی لە دیوانەکەیە بینیم زۆر بە جوانی باس لە ئازارەکانی باوکتانەکەن لەوێدا. هەنێ جار لە ناو کۆمەڵگەی ئێمەیە مرۆڤ تۆزێ حەزەرەکە لەوەی کەوا باسی ئازاری خۆی بکە، باسی بنەماڵەکەی بکە کە چۆن ژیاوە لە نێو بنەماڵەکەیدا. بەڕاستی من ئەوە زۆر سەرسامی کردم کە بەو شێوەیە ئێوە نووسیوتانە. سپاس دەکەم. ئەمانەتی ئەدەبی و ئەمانەتی عیلمی وا پێویستەکە، عنی وا ئیجابەکە کە ئینسان هەموو شتەکان وەکو خۆی بڵێ وەکو خۆی، چکو تاریخ با بڵێ ڕەحم بە کەس ناکە. جا لەبەرەوە ئینسان ئێمە نامێنین بەڵام ئەو کتێبە ئەمێنێ لەبەرەوە بە حەقیقەتەکان نەقڵ بێ. ڕاستە. نقطەیەکی تر هەیە لەسەر ڕاهبەر، ئێمە بە گشتی سیر بکەین
ڕاستە لای ئەدیب دۆستان و لای خوێنەواران و لای ئەو کەسانی کە بڵین بە دوواداچوونیان هەیە بۆ ئەدەبیات ڕاهبەر شاعیرێکی ناسراوە بەڵام لای گشتی خەڵک ڕاهبەر کەمتر ناسراوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە لەم ئەخیرەیە خۆی ساڵی 1970 کۆچی دوایی کرد پێش ئەوە لە پەنجاکانە تا پەنجاکان و تا ناوەڕاستی پەنجاکان بڵاوکراوەی هەبوو کەم و زۆر لە گەلاوێژە شعری بڵاو کردەوە لە گەلاوێژە هەیەی اینجا هەر بێلەوە باسی گەلاوێژم کرد لە ژین و شەفەقی شاهەیەتی تەبعاً بڵاو کراوە بەڵام کە باسی گەلاوێژم کرد خۆی هەر لەوێ وەکالەتی بابڵی بڵاوکردنەوەی مەزەلی گەلاوێژی وەرگرتووە ساڵی 1942 لەوێ لە کەرکووک ئەو هینی بۆ لە مەجەلی گەلاوێژیشە نووسراوە با بڵی لە هینەکە کە وەکیلەکەمان لە کەرکووک فلانە ئەو لەوێ فلانە لەوێ فلانە بڵێ گەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنیتەوە بە خۆشحاڵیەوە. ڕەهبەر لە شارێکیدا بە ناونیشانی زوڵمەتی شەوە بەسەر چوو دەفەرموێ هەڵسە ئەی دڵ مژدە بێ والاوی کوردان هاتەوە زوڵمەتی شەوە بەسەر چوو دەوری بابان هاتەوە مدەتێکە یاقوباسا دڵبەزاوی سەختەوە سەد شکر وا یوسف ئەمڕۆکە لە زیندان هاتەوە حسرة جود فراقت ڕیشەمی هێنایە دەر حەمد لله بۆ تەداوی دەردی لوقمان هاتەوە دیدەی ئەشکم بەدایم مەوجی تۆفانی ئەدا وشکە ئێستاکە کە دیتی شۆخی ڕەندان هاتەوە لازمە شادی لەسەر گەنجان و لاوانی وەتەن ڕەهبەرە وعدی ویساڵە ڕۆژی ڕوونمان هاتەوە مامەساجیان ئێمە گەر سەیری شاعیرانی کەرکووک بکەین دیارە هەروەکو هەموو سەردەمەکان یارمەتیم بدەی مناسبەتی ئەم شعرە من شتێکی لێ ئەزانم مناسبەتەکە ئەوەیە کە دوای شۆڕشی چواردەی تەمووز ڕەحمەتی مەلا مستەفا هاتەوە بۆ عێراق و بۆ کوردستان و ئیتر هین بوو ئەو تەبعاً ڕەفاقەتی کۆنی لەگەڵیا هەبوو لە سیەکانەوە منیش ویستم بێ بەسەر ئەو بابەتە بەڵێ اینجا ئەوە مناسبەتی ئەو قەسیدەی ئەوەیە بەڵێ چونکە ئێمە سەیری ئەو شاعیرانەی ئەو سەردەما ئەکەین بە تایبەتی ئەوانەی کەرکووک مەسەرەن هەموو شاعیرەکان لەو سەردەما ئەوانەی کە لە سلێمانی بوون لە کەرکووک بوون لە هەولێر بوون سیمای شعری کوردایەتی و شعری نیشتیمان پەروەری زاڵ بووە بەسەریانە بەڵام ئەوانەی کەرکووک زیاتر زاڵ بووە هەمیشە کوردایەتیەکە زاڵتر بووە بەسەر شعرەکانی تریانە تەنانەت ئێمە کەسێکی وەکو ئەسیری ئەبینین کە گەشتۆتە ئاستێک کە هەچی غەزەلی هەیە سووتانوێتی بەزە و شعرانی هێشتوتەوە کە بۆ کوردوتراوە ئەم ڕەهبەر دیارە بەو هەموو ژیانە پڕ لە تراژیدیا و نەکبەتی و داماویەوە کەسێکی یاخی بۆ کەسێکی زۆر بەتوانا بووە چونکە بەو هەموو دەردەسەری و نەکبەتیەوە توانیوێتی پەیوەندی لەگەڵ گەلێک سەرکردەی کووردا پێ بکات پەیوەندی شخصی بڵێ ئەوە ئجا ئەگەر تۆ باسی ئەو بکەی یەکێک لەوانە شێ مەحموو بووە شێ مەحموو لە بەغا ئەناسێ ئەم لێرە مەحموود زەودەت لەوێ عنی لە بەغا مەحموود زەودەت ئیشی بۆ دۆزێتەوە مراقبی کرێکار لەسەر یەکێک لەو جسترانە ئەبزانام جستری ناوەڕاستە بێت لە بەغا ئێستا ئەگەر جستری ناوەڕاستە تقریبەن ئەلەوێ ئیتر مراقبی کرێکار بێ و پردەکە دروستەکرێ و ئەمانەیەکە لەو کرێکارانە بەردێکی زۆر گەورەی پێبێت کە تەسەور ناکەی تەنیا شخصی ئەو بەردە بتوانێت بە کۆڵێەوە بێ و بیبادە ئەنی هەورازی شەبێ ئەیباتە سەرەوە لە قەراق شەتەکەەوە بۆ سەرەوە شێ مەحموود پێڵێ شێختا ئەزانەوە لە چ عەشیرەتێکە ئەڵێ نەوەڵایە شێخ ئەڵێەوە لەکە ئێ باوکم خۆشی لەکە یعنی ئەسلی لەکە خۆی بەڵێ لە عەشیرەتی لەکن ئیتر کابرا بەردەکە دانێ بانیەکە ئەڵێ وەیە بانیەکە ئەڵێ لی پرسە لیە پرسی ئەڵێ لە عەشیرەتێکی ئەڵێ وەڵا قوربان لەکەم
جاوە باز لە فیلاسەتی شەمەحمۆکە فیلاست بەڵێ. زۆر عجیبی هەبوو بەڵێ شتێکی تریش ببوورە لە ساڵی 1924 ئەڵێ لە ناسریە لەوێ کە بە گەنجی بووە بەڵێ لەوێش بەلام سەفای بارزانانی ناسیوە و 1924 نییە 90ەکانە هەر عینەن سیەکان مەلام سەفا لە ناسریە 1934 ببوورە 34 دەست بەسەرە بێ ئیتر لەوێ ئەمیش لەوێ مۆزەفی مالیە بێ دارایی ئەو کاتە تەحسیلاتیان پێوتووە ئیتر لێ با بڵێ ئاشنایەتیە کردێتە بینیانەوە ئەمانە باوکم بەشور بوو بە فارسیزان خۆی باسیەکە ئەڵێ ینی وەختی خۆی لە 1970 و 25 و 26 27 دەرزی بە هیندەکان وتووە فارسی بە هیندەکانی هین وتووە لە کەرکووک ئیتروەڵا ئاشنایەتی کردتە بینیانەوەمانە و ئیتر ئەوش داوای لێکا فارسی پێ بڵێ اعتیادی هەموو ڕۆژێک ئەچێ با بڵێ ئەچێت لای و ئیتر ئەوە باڵی دەرزی پێ ئەڵێ مامۆستاگیان بەر لە تۆمارکردن کەشکۆڵێکی زۆر جوانت پیشانداین جا گەر بکرێ مێژووی ئەو کەشکۆڵە و ناوەڕۆکی ئەو کەشکۆڵەشمان بۆ باس بکەین مێژووی ئەم کەشکۆڵە ئەمە بە زۆری شعری شاعیرە کۆنەکانی یعنی ئەوەی پێش شێخ ڕەزا و من ناتوان بڵێم پێشنالی بەڵام بە تاکید پێشنالیشن بۆ لەبەرەوەی شعرەکان کوردی نین مەسەلەن ئەم شاعیرانە کوردن خۆیان هیچ لەوانە نایبۆغڵیە نایبۆغڵی لە کەرکووک مەشهورە مزگەوتێکە مزگەوتەکە هی نایبۆغڵیە هەر وای پێڵ مزگەوتی نایبۆغڵی بەڵام خەڵک نازانێت نایبۆغڵی خۆی یەکێک لە شاعیرەکان بووە بەڵام من شعریم نەدیوە بەڵام هەر بیستومە لە نەنکم و ئەوانە با بڵێ ئەوش لە تەمەنی سەردەمی عوسمانلی بوو ئاود نایبۆغڵی شاعیر بووە شاعری تر قەسیح مەسەلەن مەسیح من خۆشم ئەوانەی لێرەیە دیومە ئەجینا من شعری تریم نەدیوە یعنی لەی شوێنێکیکەوە نەمدیوە ئیمکان هەیە لە کەشکۆڵی ترا هەبێ بەڵام نەو کەشکۆڵە ئەمەی لای منە ئەمەیە بەڵێ وابزانم کاتیەوە هاتووە گەر کاک حەمید شعرێکی تری شاعرمان بۆ بخوێنێتەوە ئەمە تاریخی نووسینەکەشی کاتە 1950 میلادی بەڵێ دەستخۆش ئەگەر کاک باوان هاوکارمان بێ شەرتە وەک مەجنونی ڕسوا ڕوو بە کەش دێوانە بم ڕۆژ و شەو عەوداڵی لەیلا هەمدەمی وەحشانە بم شەرتە وەک فەرهادی کۆکەن بێستون لادەم لە بم گوێ لە شۆڕ و شینی شیرین نەگرم و مەردانە بم شەرتە بۆ من خەرقەپۆش و دەربەدەر یاهوو بکەم یەک نەفەس ئارام نەهێنێ خوێن لە چاو تا چانە بم شەرتە وەک پەروانەدایم ڕوو بە دەوری شەماکەت ئاگرێ هەڵکەم لە خۆم ئەو سافیدایی جانانە بم شەرتە وەک قمری لە ملکەم دایما تەوقی وەفا یاوەکو بولبول بە سۆزی عەشقەوە مەستانە بم شەرتە وەک ئازەر خەریکی بتپەرستی قەومەکەی پشت بە زینار ڕابوەستم نۆبەچی بتخانە ببم شەرتە تا عومرم بمێنێ ڕوو لە تەقوا و دین نەکەم یاوەکو پیری موغان خۆم حاکمی مەیخانە بم شەرتە ڕاهبەر تا قیامەت کێو بە کێو بخولێتەوە حەیفە تا مردن کە من دڵسۆز و سەرسەودا نەبم دەمخۆش کاک حەمیدگیان دەستخۆش کاک لاوانگیان مامۆستاگیان شاعری جگە لە شعری نیشتیمانی و غەزەل و وجدانی شعری ماتەم شعری دینیشی هەبووە کە لە دیوانەکەدا ئاماژەتان بەوەش داوە کە لە پرسەکانی کەرکووکە وتراوەتەوە ئەم شێران ئەگەر باسێکی ئەوشمان بۆ بکەین تاوەکو ئەو ساڵانش لە ئیزاعی بەغا کە ڕەمەزان ئەهات بە زۆری ئەو مناسەبانە لە ڕەمەزانە دێتەوە پێشەوە لە ڕەمەزانانە یەکێک لەوانەی تەواشیحەکانی کە ئەیان خوێنەوە لە ئێزگەی کوردی بەغاوە یەکێ لەوانە شعرەکەی ئەو وازم شعرە دوانیشێتی بە دەنگی ئەمانی کەرکووک با بڵێ کە قورئان خوێنەکانی کەرکووک ئەوانە لە تەعزیەکانیشە
بە هەمان شێوە تەعزیەکانی کەرکووک تعزی کەرکووک وەکو تعزی سلێمانی نییە ئەوەشی تیا خوێنرێ تەواشیحی دینیشی تیا خوێنرێ شعری جوانیشی تیا خوێنرێ نالی و مەحوی و ئیتر هەر شعرێکی دینی خۆیان حەمدی و بە جوانی بزانن ئەی خوێنەوە سێ ڕۆژیشە تعزیەکە وا بزان تا ئێستاژە سێ ڕۆژە بەڵێ مامۆستا گیانگەر بکرێ نمونەیەک وڵی نمونونەکە ئەمەیەکە لەبەر دەستمایە ئەویش وەی کە ڕووزەردم خوددایە سەد گوناه و تەوبەیە چەند گوناهکارم خوددایە سەد گوناه و تەوبەیە گیرۆدەی نەفسم نەزاتم قەت نییە چارەم چییە غەرقی عوسیانم خوددایە سەد گوناه و تەوبەیە کافری نەفسم بەدایم وەعزی گومڕاهی مەدا بۆ نێ ناڵم خوددایە سەد گوناه و تەوبەیە نیمە توێشەی ڕاهی مەرگم ترسی نەزعم زۆر هەیە ڕووسیاهم من خوددایە سەد گوناه و تەوبەیە وەک ئەسیر ماوم بە دەستە مارەی نەفسم ئەوە زار و بیمارم خوددایە سەد گوناه و تەوبەیە ڕۆژی مەحشەر کێم هەیە غەیری محەممەد بۆ شەفیع بێ بە فریادم خوددایە سەد گوناه و تەوبەیە مجرمم هەرچەند کە من پێغەمبەرێکی وام هەبێ ڕۆژی ئەهوالم خوددایە سەد گوناه و تەوبەیە عمری خۆم دانا لە ڕێگەی تابعی نەفس و هەوا وا پەشیمانم خوددایە سەد گوناه و تەوبەیە خۆت خەبەر دەرگای محەممەد ڕەهبەرە وەک سەگ بڵێ دەست بە دامانم خوددایە سەد گوناه و تەوبەیە من لە هەندێ شعری تری کە جگە ئەمە لە شعر ئاینەکانی هەندێ شعری ئەوەی ماتەمەکانیش پرسیار خەندەخان لەسەر ئەوەش پرسیاری لێکردی کە شعری ماتەمینی بۆ بێخودیش نووسیوە بۆ چەند کەسێکی بۆ شێمەحمووی نەمر من ئەو شێمەحمووی نەمر معجب بە مستەڵەحێکی شۆڕژگەری یعنی ئەڵێ کوا چرای شۆڕژگەریمان بۆ گەلی کوردی عێراق یعنی ئەم شۆڕژگەریە من ئەمە بە جوانتری شەزانم لە شۆڕژگێڕێکە شۆڕژگێڕ و شۆڕ هینەکە ینی ئیتر نازانم ئەمە ئەڵێ شۆڕژگەری بەڵێ شۆڕژگەریە چەند بابەتێکی تری هەیە مەسەرەن ئەگەر تۆ بۆ نمونە سێری کە ئەبینی ئەم کە وەکو مەلایەتیشی کردووە و پیاوێکی ئاینیش بووە لە حوجرەکانیشە خوێنی تەواو کردو هەرچەنە پێم وایە لە کۆتاییە کە چۆتە خوێن و قوتابخانە و لە بواری بۆ بە معلم لە ئەخیرە بەڵام شعرێکی هەیە باسی سینەما ئەکات من پێم وایە کەسێک زۆر کەسێکی شارستانی نەبوو بێت و بە عقلێکی پێشکەوتن خوازە بیری نەکرد بێت و شعرێکی وان نانووسێ کە باسی جوانی و خۆشی سینەما ئەکات کە خەڵک چۆن زۆر یعنی بەڵێ پیاوێکی متەدەین بوو بەڵام زۆر تەتەڕفی تیانە ئەکرد یعنی ئاعتیادی بوو بەڵێ چووە بۆ سینەماش ئەو بە بیرەوەری من نا بەڵام پێش ئەوە لە چلەکانە و لە سیەکانە و لە دروستبوونی سینەمایە بەڵێ چووە بۆ سینەما و زۆریشی حەز لە سینەما بوو یعنی هەتا برادری هەبووە ئەخر ئەو برادەرەکانی لە سنفی مەلا نەبوون مەگەر ئەوە کومی هەنە مەلای بینی بێ ئەژینا برادەرەکانی هەمووی حاکم و هەمووی ئەدیب و هەمووی هین و ئەو بوون ینی زۆر جار چووە بۆ شوێنی تریژ ئاعتیادی بۆ بەلای بەڵێ مامۆستا بەڵێ طبعا من ئەو شعری حەزم کردو دێ ئەم شعرێکە ئەڵێ عالەمم ڕۆ عالەمم ڕۆ کە مەراقی ها لەسەر هەر سینەما سەروەت و ماڵی لە دەست چوو خوا شکر فر سینەما شەو کە دێت چی بکەین درەنگە سابرا با زوو بڕۆین تا نەگوتراوە بە قوربان لۆجە و کورسینەما لۆجە و کورسینەما ئەوە مەتحی سینەما نییە تەبعاً ئەوە خراپ بەکارهێنانی سینەمایە باسی خراپ بەکارهێنانی سینەما ئەکا یعنی ئەو سینەما لەوانەیە بە شێوەیەکی مەسەڵەن ڕەنگە داوای علم و معریفەت یعنی بکا بڵێ کە ئەچن بۆ سینەما با بڵی شت فێر بن لە سینەماوە نەک ئاها بەو شێوەی خۆتان بە هەر شێوەیەک بێ ئەو سینەمای بە شتێکی حەزاری و شارستانی زانی بەڵێ هەر ئەو هەیە ئەگەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە بە خۆشحاڵیەوە ڕەهبەر لە شعرێکیدا بە ناونیشانی پڕ ئێشە دڵم دەفەرموێ پڕ ئێشە دڵم وا لە غەم و هیجری فیراقت سەرخۆشە سەرم مەست و دەبەن لە فیراقت
ساتێنیە ئارامی دڵ و خۆشی وجودم دێوانە سیفەت وام بە کەژ و کێوی فیراقت ڕۆژم شەوە شەوام لە غەمی تاڵی تۆدا پەروانە متل سووتم ئەمێستا لە فیراقت سیلابی سروشتم کە دەکا هاژە لە سەردڵ وێرانی ئەکا پردی تەحمل لە فیراقت منعی مەکە ڕەهبەر کە وەها غەرقی خوێنە کوژراوی موژەی تۆ هەموو دەم لە فیراقت دەمخۆش بەخێربێتەوە. مامۆستا هەندێک بابەت و هێڵکاری تری هەیە دەربارەی زانستی فەلەک کە کاتی خۆی بەڵێ هەر بە دەستی خۆشی بە ئەوتانە بە دەستی خۆی کێشاوێتی بەڵێ ئەمە تەسەوری ئەوان بووە بۆ تەبعاً تەسەوریشی ئەرستۆییە بەڵێ ئەوە یعنی ئێستا فکری گالیلۆ نەگەیشتۆ بۆوان لەو سەردەمەیە لە عیلمی ئەوانە لەوانەیە بە شخصی خۆی گەیشت بێ بەڵام وەکو عیلم پێی نەگەیشتۆ گەیشتۆ ینی ممکنە مەسەرەن ئەوە نەزەریە بوو بێ توێتیان نەخێر لە زیاتی ئەوەی خۆر بە دەوری ئەرزا بسوڕێتەوە عرض بە دەوری خۆرا سوڕێتەوە لەوانەیە سەلمانی بێتی مامۆستاگیان شاعر کاریگەری کێی لەسەر بووە لە شاعرانی هاوچەرخی خۆی نالی بە دەرەجەیەک نالی بەڵێ شێخ ڕەزا ئەمانە اینجا لە شاعرە فارسەکانی شا حافز و عومەری خەیام کەلیم و ئەو من بەڕاستی هیچ معلوماتێکم دەربارەی کەلیم نییە ئەو زۆر باسیەکە باسی کەسێکەکە تاهیر فعادی پێ ئەڵێن کە ئەو کەسە چۆن بوو ئەڵێ تەمەنی کورد بوو ئەم زۆر تەمەنی زۆر معجب بوو بە شخصیەتی تاهیر فواد و بە شعری تاهیر فوادیش تاهیر بەڵام تاهیر فواد وابزانم شعری بە عەرەبی نووسیوە بەڵێ من شعری عەرەبی تاهیر فوادم دیوە بەسی کوردیم نەدیوە بەڵام تەبعاً کووردە ئەوە پێویست ناکە اینجا دوایەوە ڕەفاقەتی شاعرە کۆنەکانی کەرکووکی زۆر کردووە یەکێک لەوانە ئەسیری ڕەفیقی نزیکی بووە دەدە هیجری هجری دەدەشی پێڵێن بەڵێ یەکێ لە ڕەفیقەکانی بووە هەتا جارێک بەعزێ جار ئەیود هین هیجری ئەوەی پێم وتووە توێتی بە دەنگی یار ڕاکە هیجری اینجا باوکم ئەوید ڕاک مەقسەدی ئەوە نییە بڵێ ڕاکە بڕۆ ئەوی ڕاک مەقامێکە یعنی شێوازێکە لە مەقام ئەو با بڵێ یارەکەی ئەو بەدەنگی ئەو یاری ئەو مەقامە وتراوە پەیوەندیانە لە شعرەکانی شار ڕەنگی یاوەتەوە وەکو شێخ محەممەدی خاڵسی کە کوڕی شێخ محەممەدی خاڵسی لەگەڵ بێخۆت بڵێن شێخ محەممەدی خاڵس وەکو برادەری نا لەبەرەوەی لە تەمەنی ئەوان نەبووە بەڵام شێخ محەممەدی خاڵسی ناسیوە شێخ محەممەدی خاڵس ئەیوت مناڵ بووم لە گرانیەکەیە تەبعاً پێش ساڵی 1950 لە 1950ەیە ئەیوت هاتووە ئێمەش مناڵ بووین کەوتینەتە شوێنی چۆتە سەر حەسەن گوڵێ حەسەن گوڵێ گردێک بوو لە ئیمام قاسم ئێستا نەماوە هەموو ئێستا هیچ گردێک نەماوە هەمویان کردووەتە خان و تەختیان کردو و هینیان کردووە حەسەن گوڵێ گردێک بوو خەڵکی ئیمام قاسم کورد ئەچوو لێ چوارشەمە سوورەیە کرد ئێمە چوارشەمە سوورەمان هەبوو لێ ئەمان کرد لێرە نایبینم ئەو شتە ئیتر نازانم کەوتەکەیەوە ئایا چوارشەمە سووری هەر چوارشەمە سووری یەزیدەکانە بەڵام لە چ وەختێکە ئەیان کرد ئەویان من بیرم نەماوە چوارشەممە هەر لە لای خۆشمان ناوچێمە زیارەتی مەرقە و مەزار مەرقە و مەزاری ئەکرێ بەڵام ئەو چوارشەمە سوورەیە وابزانم یەکەم چوارشەمەی دوای نەورۆزە بەڵێ یەکەم چوار لای یەزیدەکان یەکەم چوارشەمەی دوای نەورۆزە احتیفالی پێوە ئەکەن بەڵێ مامۆستاگیان دو پرسیارم ئەوەیە چیتان ماوە لەسەر شاعیر پێمان بڵێن و لەسەر بنەماڵەکەتان ئەو ماوە کە بڵین لە 1970 بە نەخۆشی کۆچی دوایی کرد لە گردی شێمحێدین لە کەرکووک ناشتومانە دوو کوڕێک و کچێکی بەجێهێشت کوڕەکان من و کچەکە زۆتانێ ناوی شەهێنە لە هەولێر دانیشێ ئێستا لە شەقڵاوە دانیشێ من خوشکەش پێم وایە هەر شعر و شت بەڵێ ئەویشەر ئەو ڕستکەی گرتووە ئەمێ سوپاسی بەرنامەکەشتان بکەم کە ئاوا شاعیرەکانی کەرکووک بەتایبەت ئەوانی کە زۆر دیار نین ئەوانە بەسەرەکەنەوە من لای خۆم بۆ سوپاسانەکەم ئێمە زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆ مامۆستاجان چاوە
ئازیزانم بەم شێوەیە دینە کۆتایی دیمانەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان کە باس لە شاعیر ڕەهبەرمانە کرد ئەمێ دووبارە سپاسی مامۆستا محەممەد زیاد تەها بکەم بۆ ئامادەبوونی زۆر سپاس بۆ زانیەکانت و زۆر سپاسی کاک باوان بکەم بە ئامێرینەی بە شعرێکی جوانی تری شاعر کۆتایی بە بەرنامەکە دەهێنین فەرموو. جارێ نەبوو ئەم شۆخە بتە ڕوو لە خودداکە تەرکی شەڕ و ئاشوبی جیهان ڕوو لە وەفاکە وەستاوە بە جەلادی دەڵێ ڕوو لە قەزاکە وا جەژنەی قوربانە بڵێن بێت و وەفاکە سەرخۆش و پەرێشانم ئەم ئێستاکە بەمەستی دڵ ڕێشە بەدەست چەشمی سیە موژەی شەستی زیناری دو زوڵفی لە دڵم داوە بەڕاستی خۆ حەشرە وەکو مرغی سەحەر ماچی عەتاکە وەک سەروی گوڵستانە لە نێو باغی ئیلەمدا وەک بەدری بەدەخشانە لە نێو هەمدەم و هەمتە وەک غونچەی گوڵتازە لە نێو باغی حەرەمدا پەروانە سیفەت سووتم و لوتفێ بەگەداکە کێشاویە بەسەر عاریزی گوڵ موژەی خەنجەر لای داکە لەسەر باغی بەیان زوڵفی معەتەر مرغانی چەمەن کەوتە خرۆش هەر وەکو مەحشەر بێهۆش و پەرێشانە هەموو یار کە سەماکە یەک بۆسەی لێوی کەوەها داغە لە دڵ من قەت قامەتی ڕعنایی نیگار شەپڵە لە دڵ من بێڕەنگی ڕوخساری یار عەکسە لە دڵ من ڕەهبەر مەبە دڵتەنگ لە یار هەرچی ڕەواکە